بەڕێزان دووبارە سڵاو دکتۆر لە سی حوزەیرانە ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستاندا تێپەڕێنرا لە هەمان کاتا کتابی فەرمی پەرلەمانی کوردستان بە ئیمزای خۆت هەیە کە لە یەکی شەشی ئەم ساڵا دەرێک کردووە داوا لە فراکسیۆنەکانی هیچ پرۆژە یاسایەک پێشش بە سەرۆکاتی پەرلەمان نەکەن لەبەر کەمی ماوەی پەرلەمانی کوردستان کاتۆ پرۆژێ چۆن تێپەڕێنرا. من بۆ تەکمیلەی پرسیارەکەی پێشوت دەمەوێت یەکشت بڵێم بەپێی ئەم پرۆژەی دەستورە سیستەمی حکومڕانی لە کوردستان پەرلەمانیە سەرۆکایەتی نییە. من هەر بۆ بینێران دەمەوێت ئەمە بخوێنمەوە. ئەمە دەواازەی یەکەم ئەمە بنەما سەرەکیەکان و مادەی یەکەم. لە مادەی یەکەم دەڵێ کوردستان عێراق هەرێمێکە لە نێو دەوڵەتی عێراقی فیدرالیدا سیستەمە سیاسیەکەی پەرلەمانی کۆماری و دیموکراتیە. یعنی لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان تحدیدی سیستەمی حکومڕانی کراوە کە پەرلەمانیە. بۆ وەڵامی ئەم پرسیارەشت ئەمە پرۆژێکی ئاسایی نییە. ئەمە چارەنووسی هەموو انتخاباتەکانی پێوە بەندە و ئەمە زیاتر لە 2 ساڵ مناقەشە لە نێوانی حیزبەکان و لە نێو فراکسیۆنەکانی پەرلەمان لە سەلاپەڕی ڕۆژنامەکان دەکرێت کە ئایا پرۆژی دەستور چارەنووسی چییە؟ ئایا ئەمە هەڵبژاردنانە چۆن دەکرێن؟ ئەمە پرۆژەیەکی ئاسایی نییە. ئەمە مەسلەیەکە چارەنووسی هەموو ملەتەکەمانی پێوە بەندە. ئەبوو ئێمە پێش تەوابوونی ئەم عوتڵەی پەرلەمانیە کە یەکی حەوت دەست پێ دەکا و هەڵبژاردنەکان لە ئارادا بوون ئەوای ئێمە ئەومان چارەسەر بکردابایە چارەسەرمان نەکردابایە گلەیەکی زۆرمان داهاتە سەر. ئێستا ئێمە شتێکی قانونیمان کردووە بۆ ئەم ئەزمونە ئەم هەرێمی کوردستانە لە فەراغێکی قانونی نەبێ هەڵبژاردنەکانی پەرلەمان و هەڵبژاردنەکانی سەرۆکی هەرێم چارەسەر بکرێت و چارەنووسی پرۆژەی دەستوری جێگلایی بکرێتەوە. بەڵێ هەمووان لایەتمانە تۆ لە گردی زەرگەتەی شاری سلێمانی لە کاتی سەردان بۆ مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانە باس لەوە کرد کە هەموو ئەو یاسایانی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە زۆری نەتیا بەڕێنرێن. ئایا درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕەهەندی نیشتیمانی نییە؟ ئایا ئەم هەرێمە ئەم ئەزمونە پەچی بکەوێت لە فەراغێکی قانونی بژی؟ من بۆ خۆم دوو جار هەر لەم فترە کەمانەی پێشی مناقەشەکردنی ئەو قانونە دوو جار سەردانی کۆمەڵی ئیسلامیم کردووە، دوو جار سەردانی یەکگرتووی ئیسلامیم کردووە، سەردانی مەکتەبی سیاسی حیزبی شیوعیم کردووە، سەردانی مەکتەبی سیاسی زەحمەت کێشانم کردووە بە بەردەوامیش لە پەیوەندیدا لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی و نیشتیمانی کوردستان دوو جای سەردانی کاک نوشیروانم کردووە کە پرۆژەیەک چارەنووسی ملەتەکەی پێوە بەند بێ تەفاهم بد لەگەڵ نەکەن تۆ چی لێ دەکەی؟ چارەنووسی ملەتە بەڕڵا دەکەی یان ئەبێ چارەنووسی ئەو ملەتە یەکلایی بکرێتەوە؟ من چوومەتە لای کاک نوشیروان وتمە وەکو برایەکی گەورە هاوکاری مامکە بۆ ئێمە بۆ ئەوەی قەیرانی ئەم وەزعی ئێستا چارەسەرکی بۆ دوتن دەرگایەکی بۆ بکەینەوە. بزانم جەنابەت چ پێشنیارەکەت هەیە بۆی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان چارەسەر بکەین؟ هاوکارێکی ئەو تۆ نەبوو بە بنبەست گەیشت کە بە بنبەست گەیشت چی لە چارەنووسی هەڵبژاردنەکان دەکەی؟ ئامادەش نەبوو تەعزیرەکەی. پێشنیاری ئەوەشم بۆ کرد با 2 ساڵ هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم تەعزیرکەین لە ماوەی ئەو 2 ساڵە هێمنی دێتەوە ئارامیر دێتەوە ئەو شەڕی ئەعلامیە نامێنێ حکوومەتێکی بنکە فراوان پێک بینین ئۆپۆزیسیۆنیش داخل حکوومەتەکە بێ ئەوسا هەم ئێمە کوچێت نیشتیمانی کوردستان و ئێوەش دەتوانین هاوکاری یەکتر بکەین لە حکوومەت هەم وەزعەکانیش هێمن دەکەینەوە ئەوسا ئەو پرۆژە دەستورەش بە شێوەیەکی هێمنانە کە متمانە دروست بێتەوە لە بەنی حیزبەکان ممکنە پارتی ئەوسا هاوکاری بکە ئەوسا ئەوە هەموار دەکەینەوە. هیچ لایەک رازی نەبوون لەسەرەوە، هیچ دەرگایەکیان نەکردەوە، هەموو دەرگاکانیان داخست کە هەموو دەرگاکان دابخەی ئەی تۆ چارەنووسی ئەو ملەتە چ لێ دەکەی؟ هەڵبژاردنەکان چ لێ دەکەی؟ کە ئەو ئامادە نەبێت سازان لەگەڵ بکە لە ڕێیەکانی خۆی یەک بەقەدە نوکی دەرزی لە ڕێیەکانی خۆی دانەبەزێتە خوارەوە تۆ چ دەکەی؟ مەجبوری چارەنووسی ئەو ملەتە بەرەڵانەکەی. ئەبێت چارەسەرێک بۆ هەڵبژاردنەکان بدۆزیتەوە. من پێم وابوو کارێکی ئەو تۆمان کرد کە ملەتەکەمان لەو قەرانە ڕزگا کرد. ئێستا گلەی هەیە لە معارەزە گلەی هەیە بەڵام مەسلحەتی ملت گەورەتر بوو لە گولێنەکە ئێستا دەکرێت. بەڵێ ئەو یاسایی سی حوزەیران لەگەڵەوەی کە لە 29 حوزەیرانە بەڕێکەوتنی سیاسی نێوانی شێتی و پارتی نووسراوە ئاراسی پەرلەمانی کوردستان کرا و لە پەرلەمانی کوردستان شە ڕۆژی سی حوزەیران لەنێو ئەو کەشە توندەیە تێپەڕێنرا بەڵام سەرۆشی هەرێم ئیمزای نەکرد. ئەمە جۆرێک لە بێمنەتی نواندن نەبوو لە بڕیاری
پەرلەمانی کوردستان؟ جارێک هەموو پرۆژە یاسایە کە لە پەرلەمان دەرەچێ ئەبێ سەرۆکی هەرێم تەوقیعیکە کەی تەوقیعی کرد ئەبێ بە قانون ئەبێ بە یاسا ئەگەر لە ماوەی 15 ڕۆژ تەوقیعی نەکرد ئۆتۆماتیکی دەبێ بە یاسا و ئەگەر تێبینی ملاحەزات هێستا هەبرگە و مادەیەکە بۆ یان ڕەفزی کردەوە دێتەوە بە پەرلەمان مناقەشە دەکرێتەوە ئەم جارە ئاخر ڕێی پەرلەمانە تەبریری سەرۆکی هەرێم بۆ ئەوەی کە ئیمزای نەکردووە ئەوەی کە لە ئێمە باس کراوە خۆی پێی خۆش نەبووە بۆ تەمدیدکردنی ویلایەتی خۆی ئیمزایکە بیانەکەی فقط ئەوە بوو ئەجینا مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان خۆیان لە ئیتفاقیکە بووینە فراکسیۆنی پارتی خۆی دەنجی بۆ داوە خۆشتێک نەکراوە پارتی دیموکراتی کوردستان دژی بوو بێ یان لەگەڵ نەبووە دەنجی بۆ نەدابێ کە حیزبەکەی دەنجی بۆ بدا مەکتەبی سیاسەکەی مناقەشە لەسەر بکات تۆقیعی لەسەر بکە ئیتر سەرۆکی هەرێم فقط بیانوەکەی ئەوەیە کە خۆی پێی خۆش نەبووە تەوقیعی لەسەر قانونی بکە کە تەمدیدی ویلایەتەکەی خۆیەتی. بەڵێ دوکتۆر من زانیاریەکم لەلایە کە تاڵەبانی پێش نەخۆشکەوتنی ئەو کاتێک کە نزیکایەتی لەگەڵ نەوشیروان مستەفا بەهێز ببوو لێک نزیک بووبوونەوە زیاتر داوای لە تۆ کردووە کە پرۆژەی دەستور ببیتەوە بۆ پەرلەمانی کوردستان و لەوێ بە تەوافقی هەموو لایەنەکان و بە تایبەتیش ئۆپۆزیسیۆن هەمواری بکەیتەوە بەڵام ئەوترێک کە تۆ ئەمە و نەکردووە تەنانەت بە قسەی سکرتێری حیزبەکەی خۆشتە نەکردەوە. مام جەلال لە ڕێی مەکتەبەکەی خۆی تەلەفۆنی بۆ کردم کە سەرێکی لێ بدەم دوای اتفاقی دەباشان چوم سەری جەنابی بدا وتی سەرێکی کاگنوشیروان بدە چوم سەری کاگنوشیروان بدا کاگنوشیروان پێوتم لەگە جەنابی مامجار ڕێکەوتین پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بجێڕینەوە گوتم بەڵێ ئەوە سیاسەتێکی نیشتیمانی کوردستانە و خۆشم قەناعەتم پێێتی بەڵام پرۆژەی دەستورێک کە لە ناو هۆڵی پەرلەمان حرفێک مناقەشی سەر نەکرابێ چۆن دەیخیتەوە ناو پەرلەمان ئەم پرۆژەی دەستورە حرفێک لە ناو هۆڵی پەرلەمان مناقەشی سەر نەکراوە ئەوەی کە مکەلەف بووە لیژنەیشتی 11 قۆڵی بە قانونێکی پەرلەمانی ئەم پرۆژەی دەستورە نووسیوەتەوە کە ئەو ساقیادەکانی ئێستای گۆڕانیش لەگەڵ مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان بوون کە عومەری سەید عەلی کارگێڕی مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان مەسئولی مەلەفی دەستور بەرناوی نیشتیمانی کوردستان خودی کاگنوشیروان بۆ خۆی چەندین جار لە مەکتەبی سیاسی کۆبوونەوەی پێکردی لەسەر ئەم پرۆژەی دەستورە لە حیزبەکانیش ئەو 36 حیزب کۆ دەبەوە کاگنوشیروان هەندێک لە کۆبوونەوەی لە 36 حیزبەکانیش ئامادە بوو ئەم پرۆژەی دەستورە کە ئیقرار کراوە لە لیژنە 19 قۆڵیەکە و لە پەرلەماندەی لێسەدراوە ئەو ساقیادەی ئێستای گۆڕان لە مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان بوون خۆیان لە کۆبوونەکان بەشداریان تێدا کردووە ئەم پرۆژی دەستورە ئەگەر تۆ بڵێ 100% طموحاتێکی تێدایە نەخێر بەڵام بەشێکی لێکی تێدایە طموحاتێکی بەشێک لە طموحاتی پارتی تێدایە بەشێک لە طموحاتی ئیسلامیەکانی تێدایە تەوافقی لەسەر کراوە بۆ ئەو زەمانە ئەوە دەکرا گۆڕان دەیانەویست ئەم پرۆژەی دەستورە مباشر بچێتەوە ناو هۆڵی پەرلەمان کەمە ناقانونیە نایاساییە چکە ناو هۆڵی پەرلەمان مناقەشە نەکراوە ئێمە پێشنیارمان ئەوە کرد لیژنەیەک پێک بێ بۆ هەمارکردنەوەی ئەم پرۆژەی دەستورە لە چەشنی ئەو لیژنەیە کە ئەمەی نووسیوەتەوە ئەوان بۆ ڕازی نەبوون ئەمە یەک دوو من ئەگەر ئەم پرۆژەی دەستورم خستە بەرنامەی کاری پەرلەمانی دەبێ حتمما سکرتێری پەرلەمان تەوقیعی لەسەر بکە سکرتێری پەرلەمان پارتیە کە تەوقیعی لەسەر پرۆژەکە لەسەر کاری ڕۆژانەی پەرلەمان نەکرد کەواتە نایەتە سەر مەنەسە لەگەڵ مندا بنیشێ کە نێتە سەر مەنەسە کەواتە فراکسیۆنی پارتی نایەتە ژوورەوە فراکسیۆنی پارتی نێتە ژوورەوە جێگری جێگری سەرۆکی پەرلەمان سکرتێری سەرۆکی پەرلەمان نایەنە ژوورەوە کەواتە بێشی نیشتیمانی کوردستان قراری دابێ لەگە پارتی تێکی بدا شتی قراری ئەوەی نەداوە نەمامجال قراری ئەوی داوە نەمامجال ئەوی بە من وتووە نە سیاسەتێکی نیشتیمانی کوردستانش ئەوە بووە سیاسەتێکی نیشتیمانی کوردستان ئەوە بووە لەگەڵ پارتی علاقاتمان تێک نەدەین بەڵام لەگەڵ گۆڕانش علاقاتمان باشکەین لەگە ئیسلامیەکانش علاقاتمان باشکەین ئەم ئەزمونە پێویستی بە هاوکاری هەموو لایەکمانە بەڵام بەو شێوەیە کە گۆڕان دەیویست ئێمە بخینەوە ناو هۆڵی پەرلەمان ئەمە معنای تێکدانی علاقاتێکی پارتی بوو مامزاج بە منەوە تۆشتیوانەکەم بە پێی قانونی پەرلەمان چۆن دەخوازی ئەم پرۆژە یاسایە هەموار بکرێتەوە بەو شێوەیە شێوەی هەمارکردنەوەی پرۆژە یاساکەش پێکهێنانی لیژنەیەکی هاوبەشە لە نێوانی پەرلەمانتارەکان
خوبەراکان لە دەرەوەی پەرلەمان مامۆستاکانی جامیعە نوێنەری حیزبەکان ئەو لیژنەیە کە ئەوەش نووسیوە تۆ ژمارە چەندەوە بەشدار بن گۆڕان ئەوەی قبول نەکردو کە قبولی نەکردووە معنای گۆڕان دەرگای داخستووە لەسەر هەموارکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێم لە چوارچوێکی قانونیدا جەوهەری ئیتیفاقی دەباشان گەڕانەوەی ئەم پرۆژەی دەستورە بووە بۆ پەرلەمان ئەمە یاساکەیە جەوهەری ئیتیفاقی دەباشانمان جێبەجێ کردو بەم یاسایە کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەگەڕێتەوە پەرلەمان بەڵام دوای ئەوەی کە لیژنێکی پەرلەمانی بۆ پێک دێ هاوبەش بۆ هەمارکردنەوەی لەو کاتەیە کە تاڵبانی داوای لە تۆ کرد ئەو دەستور ئەو پرۆژە دەستورە بگەێڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئایا نەتوانرا کە بە فراکسیۆنی شێتی و گۆڕان پێکەوە پرۆژە یاسای پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکەن و لیژنەیە دروست بکەن داوای دروستکردنی لیژنەیە بکەن بۆ پێداچوونەوەی هیچەتی بەرنامەی ئەوەی نییە هیچەتی بەرنامەی ئەوەی نییە لەگەڵ پارتی تێکیدا هیچی بەرنامەی ئەوەیە لەگەڵ پارتی علاقات پارێزێ لەگەڵ گۆڕاتی علاقات دروستکەین ئیسلامیەکان علاقات دروستکەین کە بە هەمومان یاڵە دەتوانین ئەم ئەزمونە پارێزین ئەم ئەزمونە بەرەو پێشەوە بین بەڵام پێدوانێ بۆ پرۆژە یاسای سیحی زەیران علاقاتی و گۆڕان تێکچوو علاقاتی ئێمە گۆڕان قەت باش نەبووە و علاقاتی ئێمە گۆڕان لەسەر ئەساسی ئەوە بێ ئێمە پارتی تێکی دەین ئەمە لە مەسلحەتی ملەتی ئێمە نیە مەسلحەتی ملەتی ئێمە مەسلحەتی ئەم ئەزمونەی ئێمەدایە ئێمە لەگەڵ پارتیش علاقات باشکەین تێک ندەین بەڵام لەگەڵ گۆڕانی علاقاتمان باش بێ لەگەڵ ئیسلامیەکان علاقاتمان باش بێ هەمیشەی سیاسەتی نیشتیمانی کوردستان ئەوە بووە مامزال بۆ تەمەنەی خۆی بۆ هیلاکەی خۆی بۆ نەخۆشی خۆی تو سەردانی کاردوشیوانی کرد و هەمیشە تەلەفۆنی بۆ دەکرد و هەمیشە خەڵکی ڕادەسپاردە لای و علاقاتی یەکێتی گۆڕان علاقاتێکی باش بێ ئەو گرژێر نێوانمان نەمێنێ ئەگەر ئێمە علاقات لەگە پارتی تێک بدەین چما لە مەسلەکە گۆڕی کەواتە پرۆژەی دەستور و وەزعی کوردستان هەر بەرەو باشی ناڕوە وەزعی کوردستان لەوە بەرەو باشی دەڕوە کە ئێمە هەمومان لە کوردستان بەیەکەوە کار بکەین بەیەکەوە دەگەڵ یەکتر بکەینەوە متمانە لە نێوانی خۆمان دروست بکەین ڕاوێژ بکەین دیالۆگ بکەین یەکتر قبول بکەین نەک یەکتر ڕەت بکەینەوە ئەمە سیاسەتێکی نیشتیمانی کوردستان بەڵام ئەگەر دەستور شتێکی پەیمانێکی کۆمەڵایەتی بێ پەیوەندی بە تاک بە تاکیۆم کۆمەلگایەوە هەبێ یعنی ئایا ناتوانرا پارتی قایل بکرێبەوەی کە لیژنێ دروست بکەن و دەستورە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و هەمواری پارتی معارض نەبوون معارضەش ڕازی بکەن بۆ حاڵەتەوە نە پارتی معارض بوون یەکێتی معارض بکە کە لیژنێک دەست پێک بێ بۆ هەمارکردنەوە ئێوە گۆڕان معارض بوو گۆڕان دەیوت نابی یەک لیژنە دروست بکرێ لە غەیری دەرەوەی پەرلەمان دەبی فەقەت ناو پەرلەمان دروست بکرێ من لەبەر دەمی ئێوە شاشەی تەلەڤیزیۆنەکە ئێوە دەیڵێم 111 پەرلەمانتاری تێدایە بەڵام 10 پەرلەمانتاری اختصاصی قانونی دەستوری نییە بۆی ئێمە حتمما مەجبور بووین و پێویستمان بەوە هەیە هەمیشە پێویستمان بەوە هەیە کە ئێمە شارەزایانی بواری دەستوری بینین بۆ هەموارکردنەوەی ئەمە پرسوڕای حیزبەکان وەرگرین بۆ ئەمە چونکە ئەمە وەکو جەناب دەڵێ پەیوەستە بە تاکی کۆمەڵەوە پێویستی بە تەوافقی نیشتیمانیە ئەو تەوافق نیشتیمانی بەچی دروست دەبێ ئەبێ حتا ئەگەر یەکێک مامۆستایەکی جامیعە لە هیچ حیزبێکی سیاسیشان نەبێ بەڵام شارەزای بە قانون دەستوری ئیستیفادە لێ بکەین باشە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە بووین یەکێتی لەگەڵ ئەوەیە وەختی خۆشی لەگەڵ ئەوە بووین ئێستا لەگەڵ ئەوەین ئێمە و ئەوەش لە مستەقبەلە هەر ئەبێ وا بکەین ئەبێ لیژنێک پێک بینین لە پەرلەمان بە هاوکاری مامۆستایانی جامیعەی شارەزا لە قانونی دەستوری نوێنەری حیزبەکان جا لە دەسەڵات بوون لە غەیری دەسەڵات بوون و ئەوانەی لە پەرلەمانی خەڵکی شارەزانی ئیستیفادە بکەین و ئیستیفادە لە خۆبەرەکانی ئەزنبیش بکەین پرۆژەی دەستور چۆن نووسراوەتەوە بەو شێوە هەمار بکرێتەوە ئەمە باشترین ڕێگای بۆ هەمارکردنەوەی ئەم پرۆژەی دەستور ئەگە باسی دەستور و گەڕانەوە و نەگەڕانەوەی بۆ پەرلەمانی کوردستان تێپەڕێنین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ڕێگاوەیە چەندین لیستی جیاواز بەژاریان تیا کرد و زاهیرێکی دیار لەم هەڵبژاردنەیە جیاواز لەم هەڵبژاردنە ئەوەیە کە یەکێتی و پارتی بە لیستی جیاوازداریان کردو زۆرێک لە چاودێران ڕخنەیەکی زۆر ئاڕاستی لیستی سەرجەم حیزبەکانەکەن بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە قسە لەسەرەواکەن کە لیستەکان بە بۆچوونی ئەوان تا ڕادەیەک لاوازە لە ڕووی ناوەوە لە ڕووی کەسانی پلە بەرزی ناو حیزبەکانەوە ئەوان وای لێکەدەنەوە کە ئەمەش هەوڵێکە لەلایەن حیزبەکانەوە بۆ زیاتر لاوازکردن و بێدەسەڵاتکردن و لێدان لە هەیبەتی پەرلەمانی کوردستان لە بەرامبەر دامەزراویشی تراکە پێوترێت دامەزراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمە چۆن لێکە دەیتەوە من ناتوانم لە جیاتی حیزبەکان قسە بکەم چونکە هەر حیزبێک بۆ خۆی ئازادە کێ دەپاڵەوێ بۆ ئەوەی ببێتە پەرلەمان نوێنەرایەتی بکات لە پەرلەمان لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامێکی مەکتەبی سیاسی و ئەندامێکی سەرکردایەتی تێدایە و پاڵێوراوەکانی لە ئەنجامی پرۆسەیەکی هەڵبژاردی نێوانی ئۆرگانەکانی حیزبی و
پێگەی کۆمەڵایەتیان بە دوو فتردا تێپەڕیوە من هەمووشیان ناناسم بزانم ئایان پێگەی کۆمەڵایەتیان یان توانای زانستیان چۆنە بەڕاستی چکە مەکتەبی سیاسی قای لەسەر ئەوەدا و پێم وایە مەکتەبی سیاسیش لە موقعی مەسئولیەتی ئەوەدایە کە بتوانێت پاڵێڕاوەکانی خۆی بۆ پەرلەمان دەستنیشان بکە ناتوانم بە بەرامبەر حیزبەکانی تر قسە بکەم بە تێڕوانینی گشتی خۆت تۆ وەکو سەرۆشی لیستێک لەم هەڵبژاردنەیە پێت وانێ بەڕاستی لیستەکان ڕەنگە جۆرێک لە لاوازیان تیابێکە دوجار ئەم لاوازێش بەسە پەرلەمانی کوردستانەوە ڕنگدانەوەیە بێت آخر حیزبەکان بە خۆیان دەزان چێ شایستەی ئەوەیە نوێنەرایەتی بکە لە پەرلەمان من ناتوانم بەدیلی ئەوان قسە بکەم حیزبەکە دیارە ئەو کاندیدانەی پێ باشە کە نوێنەرایەتیان بکەن و خەڵک متمانیان پێ دەکا و بە نوێنەرایەتی حیزبەکان بچنە پەرلەمانی کوردستان دکتۆر ماوەیەکی زۆر چ بەشێک لە پەرلەمانتارانی یەکێتی و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش بە کۆ هەمویان قسان لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کرد بەڵام ئەوەی کە دیاردەیەکی سەیرە لە ئێستاە کەس باز لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ناکە ئایا خولی داهاتووی پەرلەمانی کوردستان ئامادەی ئەوەی تیاابێ بۆ شێوەی ئامادەی تایە کە دەستکاری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بکە نزیکەی ساڵێک بەر لە ئێستا بە یاسایەکی پەرلەمانی لیژنەیەکمان پێکەناوە لە هەموو فراکسیۆنەکان بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو لیژنەیە دەیان کوبنەوەیان کردەوە گەیشتوینتە سیغەیەکی مشتەرەکیش هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئامادەیە بەڵام بۆیە نەماخستە بەرنامەی کار و هەمواری بکەینەوە چکە ڕێی ژمارەیەکی زۆر لە فراکسیۆن و پەرلەمانتارەکان ئەوە بوو کە ئەم خوڵەی پەرلەمان ناتوانێت بۆ پەرلەمانی ئایندە پەیڕەوەکەی هەموار بکاتەوە بۆیە ئامادەیان کردووە خولی داهاتووی پەرلەمان دەتوانێت لە فترێکی زۆر کەم ئەو پەیڕەوە دیراسە بکە لە فترەی 6 مان 4 مانجی سەرەتاکەی بۆی ئەو پەیڕەوە بخاتە بەرنامەی کار و هەمواری بکاتەوە ساز و ئامادەی ئێستا بەڵێ ئەو پەیڕەوە تا چەند داواکاریەکانی ئۆپۆزیسیۆنی تا جێکراوەەوە ئۆپۆزیسیۆنیش بە هەر سێ فراکسیۆنەکە نوێنەران هەبوو لەو لیژنەیە کە پێک هاتووە ئەوان خۆیان لە بەنی خۆیان تەوافقیان کردووە بێگومان هەندێک بەرگە و مادەی ممکنە تەوافقی 100% لەسەر نەکرابێ بەڵام دەتوانن بڵێم 180 تەوافقی سەکراوە دوکتۆر هەڵبژاردنەکان لە بەردەممانایە نزیکە ئەمە باز لە گریمانەیە بکەم کە هەمیشە لە هەڵبژاردنە گریمانێکی مەحاڵ نەبووە ئەگەر لەم هەڵبژاردنە یەکێتی و پارتی نیانتوانی زۆرینە بەدەست بێننەوە کە حکومەت دروست بکەن لە بەرامبەر ئەمە شابەری ئۆپۆزیسیۆن توانیان بەشی ئەوە دەنگ بێنن کە حکومەت پێبێنن تا چەند یەکێتی و پارتی ئامادەی ئەوەیان تایە کە 4 ساڵ ببنە ئۆپۆزیسیۆن من پێم وایە ئەو تەوەقوع دوورە لە واقع ئۆپۆزیسیۆن دەنگی زۆر بێنی بەڵام ئەگەر دەنگی زۆریشان هێنا لای خۆمە پیرۆزبایان لە دەکەم و مەفروض یەکێتی و پارتیش التزام بکەن بە یاسای هەڵبژاردن و التزام بۆ قانون بکەن کە خۆیان ئەکسرێت بێن لە پەرلەمان و لە پەرلەمان دەریان کردووە بەڵێ ئەگەر فەرەز نایانی ئەم گریمانەیە بڕوا ناکەم کەس ئاعتراض لەسەر ئەوە بکە کە ئەگەر هەر کەسێک زۆر هێنا ئەو حکومڕانی بکات چکە ئەو ڕێی میلەتە بەڵێ ئێستا ئێوە بە لیستێکی جیا بەشداری هەڵبژاردنتان کردو و کوێشێتی ئەگەر بە گریمانە دامان نایشێتی دەنگێکی ئۆتۆی نەهێنا لە بەرامبەرە ئایا تا چەند ڕێی تێ ئەچێت کە پارتی پەنا بە ئەوە بەرێت کە لەگەڵ حیزبێکی کە ئەتلاف بکە بۆی حکومەت پێکبێنێ ئێوە بۆ ڕازیە بن ئەو کەسێک کە دەنگی زۆری نەدێنێ بۆ خۆی ئازادە دەگەر کوتلەیەکی پەرلەمانی تەحالوفەکە بۆ پێکەنانی حکومەت ئێستا ئێمە لەلایەکەوە لەگەڵ پارتی اتفاقی استراتیژیمان هەیە و لە حکومەت بێکەوەین بەڵام ئێستا لە مووسڵ لە ئۆپۆزیسیۆنی بۆ ئێمە پێماندا کارێکی ئاساییە یعنی ئاساییە ئەگەر بۆ نمونەیەکێتی لەناو پەرلەمانە ئۆپۆزیسیۆن بێ بۆ ناکە ماتوو تۆ قەناعەتت بە دیموکراتی و بە پەرلەمان و بە هەڵبژاردن هەیە ئەبێ ئەوەشت بەلاوە ئاسایی بێ قبوڵیشکەی بەڵێ ئەو ئەگەرە تا چەند واریدا ئەگەر لە حاڵەتێکە یەکێتی دەنگێکی ئۆتۆی نەهێنا پارتی بە پێچوانە ڕێکەوتنی استراتیژیەوە پەنا بۆەوە بەرێ بۆ نمونە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە حکومەت پێکبێنێت من وەکو باسم کرد ماتۆل یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوایی بەوە هەیە کە ئازادی ڕاهەیە هەڵبژاردن هەیە زۆرینە و کەمینە هەیە لەبەر ئەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە قەناعەتم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی کەم بێنێ من پێم وایە قاعدەیەکی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی زۆر هوشیارانە تەعامل دەکات و دەنگی لە ئێستای زیاتر دەنگدێنی کورسیەکانیشی لە ئێستا زیاتر دەبێ بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەوی کە جەناب دەیڵێی وابێ زۆرم پێ تەبیعی و یەکێتیش قبولی ئەو دەکات کە لە ئۆپۆزیسیۆن بێ بەڵێ دوکتۆر تۆ خۆت ڕۆژنامە نووس بوویت و پێشتریش یەکەم چەند سەری ڕۆژنامەی کوردستانی نوێ بوویت
کە بوویتە سەرۆشی پەرلەمان بەشێکی ڕۆژنامە نووسان پێیان وا بوو کە شەفافێتێکی زیاتر لە بەڕێوەچوونی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانە دروستە بێت و ڕۆژنامە نووسان نەتوانن ئازادانەتر و کراوەتر لەناو پەرلەمانە ڕووماڵی ڕووداوەکان و دانیشتنەکان بکەن کەچەوەی بینیمان پێچەوانە بوو تەنانەت دەرگا و پەنجەرەکانیشتان بۆ یاخ کرد و یعنی ڕێگرێکی زیاتر ئەتوانین بڵێن لە ڕۆژنامە نووسان کرا. جەنابەت ڕۆژنامە نووسی حەقا کە سوال دەکەی پرسیار دەکەی پرسیارەکان پێش ئەوە تحقیقی لێ بکەی زانی ئەو مەسەلەیە چۆن هاتوو چونکە تۆ مەسئولی لەوەی کە پرسیارەکەی من ژێکو تۆ پێم سیر بە ئەو دەرگا و پەنجەرانە ئاوەڕەش کرابوون لە کاتەوەی کە ئێمە هۆڵەکەمان نۆژەن دەکردەوە لەسەرەوە لە هۆڵەکەی خوارەوە کۆبنەوەی پەرلەمانمان ئەنجامەدا بەڵام ماتوو تۆ لە تەلەڤیزیۆن ئیشەکەی کامرەی تەلەڤیزیۆنی پێویستی بە شێوەیە بە هۆڵێکە کە مولائیم بێ بۆ تەسویر سەرۆکایەتی پەرلەمان بە هیچ زۆرێک ئاگای لەو ڕشکردن دەرگا و پەنجەرێ نەبووە لەبەر ئەوە کراوە بۆی تەسویری کامێرەکان تەسویرێکی باش دەرچێت چەند تو ئاگای لێ لە ڕشکردنی دەرگا و پەنجەرەکانی هۆڵەکەی پەرلەمانیش ئەوەندە ئاگام لێیە من جۆکو تۆ پرسییم لێیان وتم ئەوە بۆ ئەو دەرگا و پەنجەران ڕەشن وتیان چونکە تەسویرەکە جوان دەرناچێ شەوقی دەرەوە شەوقی هەتاو لە ژوورەوە دەدا تەسویری کامێرەکانمان دەرناچێ هیچ پێویستی بە پەرلەمانیە ئەمە فەقەت لە ڕووی تەکنیکی ستافی کامێرەمانەکان و بەشی ڕاگەیاندنی پەرلەمان بوو ئەمەیەکیشە دومینیان ڕۆژنامە نووسان لە پەرلەمانی کوردستان ئازادن بەڵام لەوە ئازادین بێن 20 کامێرە بێتە ناو هۆڵی پەرلەمان جێگەی خۆمان نابێتەوە چۆن جێ 20 کامێرە دەبێتەوە ڕۆژنامە نووسان ئازاد نتوان بێن لەسەرەوەی پەرلەمان دابنیشن ئاگاداری هەموو گفتوگەکانی ناو پەرلەمان بن بەڵام ناتوان تەسویر بکات چونکە جێگەی خۆمان نابێتەوە پێشتر کە هەموو جارجارە کامێرەمانەکان دەهاتن پەرلەمانتارەکانیان ئیزعاجەکە دەیانوت ئەوانێت پەرلەمانتارەکان بۆ بێرەدا دەڕۆی لەبەر ئەوە هەموو ئەو کاسێتانەی کە لە پەرلەمان تەسجیل دەکرێت تۆمار دەکرێت بەبێ هیچ گۆڕانکاریەک حرفێک گۆڕانکاری لێ ناکرێت دەدرێتە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن یەک حرف ئیلا ئەو کاتانەی کە بە ڕسمی ڕای دەگەێنین فلان قسەی فلان پەرلەمانتار کە تەجاوزە لەسەر شخصێک مافەکەی پێشێل دەکات ئەجنیا یەک حرفی دانیشتەکانی پەرلەمان ناسرێتەوە دەدێتە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن جا بخۆی لێدا لێ نادا کەیفی خۆیەتی اینجا لە هۆڵی خواروی پەرلەمانیش هەموو ڕۆژنامە نووسێک ئازاد دەرگا هەرچێ چاو پێکەوتن دەکات لەبەر ئەوە هیچ سانسۆرێک هیچ تەسجیلێک بۆ ڕۆژنامە نووسان نەکراوە لە پەرلەمانی کوردستان بەڵام بەشێک لە ڕۆژنامە نووسان باسیەواکەن کە لەسەر بایەخکردنی دەرگا و پەنجەرەکان خەزە سەرواکەن کە ئەوان لە دەرەوەی ئەو دەرگا و پەنجەرانەوە ڕووماڵی دانیشتنەکانیان کردووە لە کاتێکەوە بۆ یەخکراوەتر نەیانتوانیەوە ڕووماڵەش بکەن ناتوانێت ئەمە قسەی زۆرێک لە ڕۆژنامە نووسەکانە ئەخ ڕۆژنامە نووسەکان بێ ئاگان بەداخەوە هەندێک لەوانە بێ ئاگان بێ ئاگای کە لەوە چکە ئەو ڕشکردنە ئەگەر ڕەش نەکرا بە کامێرەکانی پەرلەمان نەیتوانین تەسویرەکی سەرکەوتوانە بکە ینی کامێرەکانی هۆڵی پەرلەمان خۆی نەیەتوانێت تەسویر ینی هەموو ڕۆژنامە ناتوانانی بێت نەوە هۆڵی پەرلەمان چکە جگە ئەو ڕۆژنامە نووسەنە نابێتەوە هۆڵی پەرلەمان بە هەزار ناری حەلی ئیلا الله جگای پەرلەمانتارەکان خۆیان دەبێتەوە جگای کامێرەمان نابێت بێتە ناو هۆڵی پەرلەمان و لە دنیاشدا ڕێگە نادرێت هەموو کامێرای بچێتە ناو هۆڵی پەرلەمان تەسویر دانیشتەکانی پەرلەمان کاتەوە بەش ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بۆ یاخی کردبوو لە دەرەوەی ئاگاداری سەرۆکاتی بەڵێ بۆ کوالیتی تەسویرەکە چونکە ئەگەر ئەوەی کە من لێم پرسین ئەوەی کە من لێم پرسین بۆ ئەوە ڕەشتان کردووە وتیان لەبەر کوالیتی کامێرەکانە سەرۆکایەتی پەرلەمان دوور نزیک ئەگەنین چەند تو ئاگاداری ئەمەش ئەوە ئەگەمان لێ فقط بڕیاری ستافی کامێرەمان و ڕاگەیاندنەکانی پەرلەمان بووە لەبەر کوالیتی تەسویرەکانیان دکتۆر بووبوورەوەکو دوا پرسیار ڕەچەند کاتی بەرنامەکەم خۆتای بیات تا چەند سەرۆکایەتی پەرلەمان تاکیدتان لەوە کردەوە کە بزە بدەمە لەبەر مەسەلەیەکی تەکنیکی ئەم پەنجەرە و دەرگایانە بۆ یاخکراوە یعنی کەسێکتان ڕاست بەر شارەزا تەکنیکی ڕۆژنامە نووسێکە دڵنیا بێت لەوەی کە بە ئەو بابەتەیە ئێوە دەتوانن ئەو پرسیارە ئاراستەی کاک تاریق بکەن کاک تاریق جەوهەر مەسئولی ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستانە و پرسیار لە کامێرەمانەکانیان بکەن کە ئەوان ئەو کاریان کردووە چکە ئێمە قەت لە بەرنامەی ئێمەدا نەبەکاری بووە چکە ئیشی ئەمەنی ئەوە ئیشی ستافی تەکنیک و ئیشی ستافی کامێرەمان و ڕاگەیاندنەکانی پەرلەمانی کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەرسەلان بایس لە بەشی دووەمی ئەم چاپێکەوتنەمانە هەوڵ دەدەین لە سەرباردۆخی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەخۆ ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردن و گرژی و هەڵۆزیەکانی لەگەڵ زودنەوەی گۆڕان و چەند تەوەرێکی تر قسە بکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونت
بژیتەوە سوپاس دەکەم. خۆشەویستان بەش یەکەمی ئەم چاپێکەوتنەمان لەگە دکتۆر سەلام بایز سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆتایی هات تا هەفتەی ئایندە و بێگەشتنەوەمان لە ئەڵقەی دووەمی ئەم چاپێکەوتنەیە هەموو لایەکتان خۆشیاوە.